و ئەچمە پارکی هەواری شار بێگومان وەک ئەزانین ماوەی چەند ڕۆژێکە یەکێک لە فستیڤالەکان کە ئەویش فستیڤالی تام بۆ خۆشخوانی بەردەوامی هەیە و وەکو ئەزانین کە ئەمڕۆ پێی ناوەتە چوارم ڕۆژی نمایشکردنی و تیایدا چەندین ڕێستۆرانت و چەندین شێفی بەناوبانگ و چەندین جۆر خواردنی جۆرە جۆر کە بەشێک لە خواردنەکان خواردنی پارچەکانی تری کوردستانە و خواردنی وڵاتانی دەرەوە خواردنە بیانیەکانە کە هەوڵدراوە لەناو ئەم فستیڤالەیە یاخود لەناو ئەم چالاکیە گەورەیە با بڵین جێ بکەنەوە و بێگومان ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لەوێ ئامادەییان هەیە و ئەمڕۆ چوارم ڕۆژی فستیڤالەکەی هاوکارم کوردۆ ئێستا لەوەیە قسە لەگەڵ کوردۆکەم کوردۆ سڵاوت لێبێ و ئەم کاتت باش بۆمان باسکە چوارم ڕۆژی فستیڤالەکە چۆن بەڕێواچێت. سڵاو کوردستان، سڵاو لە خۆشەویستان، ئەم کاتتان باش. من لە فستیڤالی تامم بۆ خۆشخوانی لە پارکی هەواری شار لە نێو شاری سلێمانی هەروەک دوێنێش چەند سەردانێکمان کرد بۆ هەندێک لەو شوێنانی کە لێرە کەسانێک هەن ئەو پێداویستی و کەلوپەلانی خۆیان هەیە کە نمایشێکن بە تایبەت خواردنەکان کە زۆر جیا و سەرنج ڕاکێش بێ و هەروەها ئەوەشی کە گرنگ بوو دوێنێ زۆر قسەی لەسەر کە هەندێک قسەمان لەسەرکرەوە بووکە کەسانێک گەن ئۆنلاین کارەکانیان بەڕێوە بن ئێرە دەرفەتێکی باش بۆ ئەوان بۆ ئەوەی بەشداریان کردو لێرە و ئەو خۆراک و پێداویستەکانی خۆیانیان نمایش کردووە جێگای خۆشحاڵی بوو. من لێرە ئێستا ئەمە مارکێتێکە کە لێرە خەڵکانێکی زۆر سەردانێکن چ جای لە خواردنەکان هەندێک ئەداوات و پێداویستی و کەلوپەلیش هەیە کە سوودی لێوەرەگرن ئەگەر بێ ئەم کاتەوە باش تۆ چیەکەی لێرە؟ خۆم پزیشکی دەرمانسازم بوتێکم هەیە ئیتر فەحسی تێستەکەین ڕەبتی خواردن و با بڵێن سەحەی دەموچاو و پێست و ئەو شتانە شەرحیەکەین بۆ خەڵک. زۆر باشە لە خوارەوەی تۆ لەو سەردان بەڵێ لەگەڵ هینەکان زۆر باشە. لەوێت چی یانی فاسەکان چۆنەکەنیەوە چۆن لە هەڵسە حازێکمان هەیە ئیتر تێستی بەشەرە سکن ئیتر بە پێنەوەکە مەسەلەن پێستی وشک مختەڵات چەور چی باشە بۆی شێدارکەرەوە دژە خۆری تر ئەو معلوماتانە بە خەڵکەڵێن هەر بەشەرێک و هینی خۆی هەیە با بڵێن ڕۆتینی یومی هەیە. واتە پێشیاڵی کە تۆ چ خواردنی خۆی باشە بۆ چی نەخۆی مەسەلەن بۆ پێستی چەوەر نابێ خواردنی سپایسی بخۆی واتە زۆر تون و ئەو شتانە بۆ چونکە زیبکە زیاکات ئیتر ئەو شتانە بە خەڵکەڵێن و سفادە لێک. زۆر باشە خەڵکی ئێرە سەردانتانەکەن یەن بۆلاتان بۆی پرسوڕ زوو یەن و فەحسەکەن و با بڵێن یاریشمان هەیە ڕۆڵێتمان هەیە مەسەلەن هەر کەسکەیەت خەڵات و شتیە. زۆر باشە تا چەند فستیڤالە دەرفەتێک بۆ ئێوە بۆی ینی خۆتان بناسێنیان دەرکەون؟ وەڵاهی زۆر خۆشە ئەو فستیڤالانە بۆ چونکە خەڵک کۆ بنەوە تۆزێ جەو بگۆڕن و هەر عینی کاتە معلومات و شت وەرەگرن حەزەکەم هیم بن خەڵک هەمووی سەقافەتی طبیانەیە. دەستەکانە خۆش سپاس بۆ بەشداری زۆر سپاس بۆ تۆ. ئێمە هەر لێرە بەردەوامین خاتون هەر لە سەرەتاوە لەگەڵمانە بۆ لە ڕیکلام و کارەکانم کاتەوە باش هەموو کاتێک باش بۆ تۆ کاکاتەکیان زۆر سپاس بۆ تۆ. ئەمێ پرسیاریەوەت لێ بکەم هەڵسەنگانی فستیڤالەکە چۆن بوو لەلاتان خۆتان ئەرکتان کێشا بوو کارەکانتان گرتۆتە ئەستۆ و هیلاکێتەکەتان تا چەند بەزیان نەچوە؟ والله بەجددی زۆر بەدڵمانە everything is perfect یعنی هەموو شتێک هەمویان هاتوون زۆر قەڵەباڵغە شوێنەکە هەمویان زۆر بەدڵیانە هەمویان ئەڵێن ئەستا خۆت ئەزانی کاتی امتحانەکان تەواو بووە ئەڵێن نەمانزانی مناڵەکەمان یان خێزەکەمان بۆ کێ بەرین کە ئەو شتاتان کردووە زۆر شتێکی چاکە هەمویان یاری مناڵەمان هەیە لێرە نانەخۆن ئایسکریمە خۆن زۆر بەدڵیانە هەمویان خاوەنی کەپرەکان کە ئێستا ئەوان فیدباکیان کردووە ئەڵێن نیشتی ئەبێ هەمویان حەزیان کرد بۆ هەفتەیەک و مانگێک بەردەوام بێت ئەو شتە بەس وتمە وەڵا ئەوە بەدەستی ئێمە نییە ئیتر هەر خۆی 5 ڕۆژە وتیان حەزەکەین بەردەوام بێت بۆ مانگی تر هەر بیکەن یعنی هەمویان فیدبەکەکان زۆر باش بوو. زۆر باشە هەندێک کاری دەستیژن مایش کراوە ئەوانش هەر بابەتی باشن کە زۆر بەدڵیانە هەر هەمویان ئەڵێن شتەکانمان تۆزێک وەکو ڕکلامێکی زۆر باش بۆیان ئەو کار دەستیانە چونکە یعنی مەشروعێک بچووکە وتیان شتەکە زۆر بەدڵیان بوو هەر هەمویان.
دەستەکانی سپاس دەرچاوەکانم خۆشویستانەوەی کەی بینن هەر ئێرە و قەرەباڵخی و جوم و جۆڵەی کە هەیە زۆرە خەڵکێکی زۆر ڕۆکەنەوە ئێرە بۆ ئەوەی خواردنەکان تاقی بکەنەوە و بیخۆن و چێش لە کەش و هەواکەش وەربگرن و کاریش بکەن مامەساگیانم کاتەوە باش خۆشەویستی هەموو کاتێکە باش ئەحواڵە زۆر سپاس کاکردوشە خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەم فستیڤاڵە وڵایی بەڕاستی کارێکی جوانە با بڵێ چێتە بواری شارستانیەوە گۆڕانکاریەکە لە ناو میلەتەکە کرێ بەداخەوەی سەر خەڵکەکە لە بابەتێکی یاسایە لە بێتاقەتێکایە بەدڵنای ئەمە هەم لە بواری بژانەوەی با بڵێن ئابووری لایەنی ئابووری بچووک بۆ خەڵکەکە و هەم وەکو دڵخۆشکردنیش بۆ خەڵکە شتێکی جوان و شتێکی شارستان لە شاری سلێمانیە کراوە زۆر باشە خواردن وشتەکانە تاقی کردوێتەوە پێت چۆنە وەڵا خواردنەکان ڕێکپێکە بەڵام ئەکرێت ینی وەکو ئەمە وەکو تێبینیە سارەکان وادا برێت کە خەڵک بتوانێت لە دەروی ئەم شوێنە بچێ بە شوێن ئەو جیا بگەڕێت کە خواردنەکان لێ بکرێت سارەکانی بە شتێکی گونجاو کە خەڵک بتوانێت بیکرێت ینی ڕکلامی بۆ خۆیان بۆ شتەکانیان بەڵام ببینیم مەستەکەم سارەکانیان تقریبا بازاری و با بڵین پیاکردنی پارەیە سپاس مامۆستاگیان زۆر سپاس خۆشەویستان لە هەموو چین و توێژەکان هەروەکو ئاماژەشیان پێکرد لە مناڵان و لە گەنجان و لە هەموو تەمەنەکان دێنە ئێرە و لێرە و خواردن و خواردەمەنیانی کە هەیە تاقیەکەنەوە و هەروەها کەشەکەش کەشێکی خۆش و پڕچێژەوە هەمویان ئاماژەی پێکەن هەم خاوەن دوکانەکانی شکاڵن بەڕاستی زۆر باش بۆ ئێمە کە توانیویانە ئەوانی خۆیان کە هەیەە نمایشی بکەن ئەچمە لای ئەمان بۆ ئەوەی قسەیچیان لەگەڵا بکەم یەک ڕێگەم بن ئەزێت نەبێ ببوورە شێویانم کاتەوە باش بەخێر بێن ئەحواڵدا زۆرە زۆر سپاس چی ئاماداکەی لێرە ئەمە کریپ نوتێلە هەر لێرە سەلامەتەکرێت و پێشەشەکرێت ئەم فستیڤاڵە بۆ ئێوە تا چەند باژوایان دەرفەتێکی باش بۆ بۆتان پێشەکی دەستخۆشی لێواکەم فکرەیەکی زۆر جوانە هەموو مەتەم و خواردەمەنەکان لێرە کۆبوونەتەوە بۆ ئەمە شتێکی باشە لامێک ئیشێکی خۆمان تەقدیم بکەین بزان خەڵک بەدڵێت ئەی بینن باشە تا چەند مای خۆشحاڵێکم فستیڤاڵانە هەبن یان درێژ یان ماوەی درێژتر بێ یان زوو بکرێتەوە زۆرمان پێخۆی یاددارم هەموو ساڵە ئەم شتە بەردەوام بێت هەم بۆ ئێمە و هەم کە خەڵکی زیاتر بەم خواردنانە ئاشنا بن ئەوانەی کە نەیانبین زۆر سپاس سپاس بۆیەوە زۆر سپاس وەکوی بینن خۆشەویستانی تر خەڵکی دێنە ئێرەوە هەموو ئەو شتانی کە لێرە تاقیەکەنەوە بۆی بتوانن چێش لەو خوان و خواردەمەنیانە وەربگرن کە خۆیان ئەیانەوێ یان ویستی خۆیانی لە سەرەتا خۆشحاڵی خۆیان دەرببڕن بۆ ئەو شتانی کە هەیە لێرە دیارە وەکو ئاماژەم پێکرد بە بەردەوامی خەڵکێکی زۆر ڕۆکەنە ئێرە ئەم جۆرە فستیڤاڵانە لە شاری سلێمانی هەمیشە دیار بووە و تایبەتمەندی خۆی هەبووە لێرە و ئەمەش فستیڤاڵی خواردن بۆ خۆشی فستیڤاڵێکی تا ڕادەیەک جیاوازترەمە زۆرێک لە وڵاتانی گیانم جۆرە فستیڤاڵانە بە گرنگ و بایەخەوە سیرەکەن بە تایبەت نمایشکردنی خۆراک و خواردەمەنیەکانی وڵاتەکە خۆی ئەبێتە سەرچاوێکی گەشتیاری گرنگ و هەروەها لە ڕووی بابی داراییشەوە و لە ڕووی چالاکیەکانی شۆ دیارە هەر شان لێرە چالاکی جۆرا و جۆر بەڕێوەچێ بە تایبەتی گۆرانی میوزیک و گروپی هەڵبەرچێ و بەشداریکردنی گروپە میلیەکان لێرە کەشەکەیان خۆشتر کردووە بۆیە خەڵک زیاتر ڕۆکەینە ئێرە و ئەو کاتێک کە هەیەە لێرە بەسەری بەرن و چێش ببینن لە کەش و هەواکە خواردنەکان جۆرا و جۆرن و بە تایبەتیش خواردنە کوردیەکانیش لێرە بوونیان هەیە و خەڵکانیش هەموو تاقیەکەنەوە خواردنە ڕۆژ ئاوایەکانیش هەیە دیارە لێسا چەندین شێفی کوردمان هەیە کە لەسەر و جۆرە خواردنانە کارەکەن و ئێستا بوونەتە شێفێکی باش وە لێرە لە شوێنی خۆیانە نمایشی کەرەستە و خواردەمەنیەکانی تریانەکەن ئەگەر پێت خۆشە وەرە قسەم بۆ بکە کاتەوە باش بۆچی هاتی وێرە وڵاتم سەدای پێشانگەیە کەوتم زانم شتەکانی چۆنە ڕاستەیەکی خۆش هێناش شتەکانی باش شتەکانی گونجاوە ئێتر هاتون جێیەکە گۆڕین شتی خۆشی لێو تاقیکردنەوە تێستێکەکەیم زانگی چۆنە بۆ مناڵ چۆنە
وڵای جاری زۆر نەگران تازەکی هاتوین وەزە مینانی خواردنشتەکان لێ زۆر باش بوو خواردی کوردەوارشتی تیا بوو کە لانۆشتەکەی بەتام بوو فستیڤالێکی لەم جۆرە هەبێ و بەردەوامی هەبێ مای خۆشحاڵیە ئیشەڵا وڵام مای خۆشحاڵی شەڵا و ساڵێ بکرێتەوە زوو پێشنگا بکرێتەوە خۆشەوە مناڵشت سەردانیەکەن و شوێنەگەڕی زۆر خۆشە زۆر سپاس سپاس بۆ تۆ دەستە خۆش بێ ئەیتەروانی کەێنە ئێرە خۆشەویستان چێژی خۆیان وەرەگرت دیارە بە تایبەتیش بۆ منداڵ بە هەمان شێوەیان هێنن لەگەڵ خۆیانە و ئەوەی کە گرنگە ئەوەی ئاماژەی پێ بکەم بابەتی پاکوخاوێنیە لە نێو شوێنەکەیە کە زۆر بەبایەخەوە سەیرەکرێت بە بەردەوامی خاوێنەکرێتەوە و شوێنی تایبەت بۆ خواردنەکان و دوایی ئەو خاشاکەی مێنێتەوە فڕێدرێتە ناو سەتڵ بۆ دانراوە کە ئەمە بابەتیشی گرنگە بۆ شوێنەکە زۆر بە پاک و بە جوانی ماوەتەوە هیچ لەوە ناچێکە خواردنی تێدا دروست کرابێ ینی پیسێکی ئەو توی پێوە دیار بێ خۆشەویستان بەردەوامی هەیە سبێنەژەم فستیڤالە هەر بەردەوامی هەیە من ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارم کوردستان بۆ درێژە پێدان بە پرۆگرامی کورسات مەگەزین